دوای ئەوەی لە هەولێر بەڕێ کەوتم بەرەو ڕانیە کۆمەڵێک خواردنم لە ڕێگادا تاقی کردەوە و ئێستا لە شاری ڕانیە پێیان وتم کەوا خواردنگەیەک هەیە زۆر بەناوبانگە کە بابی سەنگەسەری پێ دەڵێت کە لە کۆنتترین گەڕەکەکانی شاری ڕانیە کە گەڕەکی قولەی پێ دەڵێن و کە بابی سەنگەسەریش وا بزانم نزیکەی کەوا باسییان کردووە 50 ساڵ زیاترە هەیە میژۆکەی بۆ زۆر کۆن دەگەڕێتەوە پێم خۆشە بچمە لای شێفەکە و بزانم نهێنی ئەم خواردنە بەتامەی ئەم کەباب بەتامەی چییە و تاقیشی بکەمەوە وەرە لەگەڵم. سلام علیکم. باشی کاکە حواڵت کۆوە سەلامەت بی مەمنون ماندوو نەبی نەشتان ساغ بی زۆر سپاس لە هەولێر ڕاهاتۆم هاتمە ڕانیە گۆچان کەبابی سەنگەسەر زۆر بەناوبانگ و زۆر کۆنا پێم بڵێ نهێنی ئەم خواردنە چییە نهێنی کەبابەکە چییەوە بەناوبانگە؟ پێشەکی بسم الله الرحمن الرحیم بەخێراتتان دەکەم زۆر بەخێر بێن خۆشحاڵژم وڵازا کەبابی من بە حەقەت هەموو خەڵک دەزانێت الحەمدولله شتێکی پاکە و خاوێنە و ئیشی من ڕۆژانەیە پاک و خاوێنی لە خواردن زۆر مهمە ئیشی من ڕۆژانەیە یعنی بە ڕۆژانە بەس ڕۆژانەی بەس ڕۆژانە کاسی خۆم دێنم سەرفی دەکەم و تەواو بوومەتە سەعات دوو نیو ئیش دەکەم ئیش ناکەم بۆ شەو بمێنمەوە شتی هەڵگرم و بۆ بەیان و ئاوا ئیشی من ڕۆژانەیە قیمەی دەکەم و گۆشتی تەواو تازە و شتمەیە هەمووی خاوێن و پوخت و خاوێن بۆ خۆم وەسام ئەوەش کوڕما ئەوانە هەر برازام لەگەڵ ئیشە دەکەن بە خۆتان ساڵە مەسەلەن بۆ خۆم وەڵا تقریبا لە باو باپیرمانە بۆ لە باو باپیرانتانەوە لە بۆ تاماژەوە باپیرم و هەمومان ئەو ئیشەمان کردووە کەبابچی بوون و قەساب بوون و هەموو شتێک بوون حیوانمان بۆ خۆمان کوشتێتەوە کەبابمان هەر بۆ خۆمان کردومانەوە وەڵام نهێنی و کەبابانەی کە بۆ خۆم دروستی دەکەم بەس گۆشتی جۆرەکە دێنم گۆشتی جۆرەکەی بەتەنێ گۆشتی جۆرەکە گۆشتی جۆرەکە و لەبەکەی پەراسو لەگەڵ دونجی کاوە ئەوانە بەکاردێنم و درێژی دەدەم و لەگەڵ تۆزێک دونجی بڵێ 5 کیلۆ قیمە گۆشت چیلۆ دونجی تێدەکەم 2 کیلۆ دونجی تێدەکەم ناسک دەکەم ئەگە ناسکش بوو دەستای خۆشم هەر بەتام ئەزە دەستا هەیە کابرا زۆر لە شتەکەش دەخەفتی بەس دەستاوی خۆی دەستا و بەتامی زۆر مهمە قەناعەت بە خەڵک هاتوو گۆشتی هێنا و توانێ وەسا شێکۆ بەس حیبێ دەستێکمان بۆ ناو گۆشەکەیدا بۆی تێکیدەوە بۆم کە بەخیەوە بۆی تام بەتام زار الحەمدولله دەست تاومان بەتامە و پاک شایدی ئەوەیە زەم چەند زۆر کەبابتان هەیە وەڵا کەبابمان هەیە بە زەوقی خەڵکی کەباب بە سیر دەخوا هەیە کەباب بە سیر و بیبەر هەیە کەبابی ئیشک دەخوا بۆی دەکەم بەبێت دوک هەیە کەبابی مریشک دەخوا ئەوشمان هەیە یعنی مریشکیش دەکەن نایکەم داینم مەتا بفرۆشێ کەسێکە ویستی بۆی دەکەم یەکسە بە تازەی بۆی ئازە دەکەم و دەی دەمێن گۆشتیژی ناسکیشمانەیە هەمووی گۆشتەکەشمان هەمووی عەبلە و جگەریشمانێ جگەری بەرخی و دیسک و گۆلف و ئەوانە چ شتێک هەبێ بە خەڵکی ئەوەی پێدەڵم دەڵمەوە ناڵم وڵا جگەری گۆلچیە و بڵە مەڵای جگەری بەرخیە ڕاستەکەی ڕاستەکەی بڵێ بەخوا خەڵکی زیاتر دێتەوە لێ هەتا ئێستا بۆ ئەوەش نەبێ بڵم خوانە خاستە ڕێکلامی بۆ خۆم بکەم بەخوای کەبابی من چۆتە ئەمریکا شتی باش ڕێکلامی ناوێت ئەمە کەبابم لێرە دروست کردووە بردویانە بۆ ئەمریکا کەبابەکەشم هەیە ڕسمشم پێوە توێسانە ئەو ڕسمانە دوای عەزەکەی پیشان ئەوڵەم کردووە یەکسەر بۆ ئەمریکایان بردو بەخوای ئەوجە با پێت بڵێم ئەمە حەزم لێ کەبابە چی تاقی بکەمەوە با پێت بڵێم کۆم پێ خۆشە حەزم لێ تەنێک بیتن تەنێک بی ویشکیش بی ئەوە ناوی هەڕ نەبینە دوێژیت بۆ تێنەکەم نازانم خۆیشەکە کەبابەکەت بۆ دەکەم و لە خزمەتدا دەستەکان ئەنجەم دادەنیشم و تاقی دەکەمەوە دەستەکان خۆش دادەنیشم و کەبابەکەی تاقی دەکەمەوە لایەک ناخۆش خواردنەکەم لە بۆ هاتە جداوە یەک شیش کەبابم کرد و بەڵام جەرگ و گۆشتیشی لە بۆ منە گوتی هەر دەبی تاقی بکەیەوە پێشەوەی دەزە خواردنەکەی کەمیستم باسی لەوەی بکەم کە خۆشی ئەو خواردنگانەوەی کە هەر بە شێوە کولتوری و کوردەواریەکەی خۆی هەرماوەتەوە
ئامێزێکی باری کوڕ لە دیوار لە خۆدا دەنیشتنانەکەت دەخۆی بێنگۆ ناخۆش با خواردنەکەی تاقی بکەم و بزانم بە درمە با کەبابەکەیتان بکەم زۆر ناسکە کەباب یانی سماک و ئەوەی کە باس کرا بەزوی زۆر شایانی زیاترە ئەوەی من بناستن دەزانیم زۆر کەباب خۆر و گۆشت خۆر نیمە ئەو لەو جیانە دەخۆم کە زۆر خۆشە بێ هەموو لایەک ناخۆش خواردنەکەی دەخۆم و بەردەوام دەبم